بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله سيدنا محمد وعلى آله وصحبه ومن اتبع هداه. أما بعد بريزان، السلام عليكم ورحمة الله وبركاته. بردوامين لسر زنجيرة كمان بۆ ناساندنی کتێبە گرنگەکانی فەرموودەی پێغەمبەرمان صلى الله عليه وسلم. ئەو جارەیان باسی کتێبێکی تر دەکەین کە یەکێکە لەوانەی پێیان دەگوترێ الکتب التسعة، نۆ کتێبە گرنگەکەی فەرموودە. ئەو نۆ کتێبە کە بریتین لە مۆطەئی ئیمامی مالک کە لە ئەڵقەیەکی پێشوو باسمان کرد، و مسندی ئیمامی ئەحمەد و مسندی ئیمامی دارمی کە بە ئیزنی خوای گەورە لەو ئەڵقەیەدا باسی دەکەین. شەشەکەی تریش دیارە کە کتوبی ستە، بوخاری و مسلم و ئەبوو داود، ترمذی، نەسائی، ئیبن ماجە کە لە ئەڵقەکانی داهاتوو ئینشاء الله باسییان دەکەین. لە ئەڵقەی ئەو ڕۆماندا دەچینە خزمەت ئەو ئیمامە بەڕێزە، ئەو ئیمامە گەورەیە، ئیمامی دارمی، خاوەنی مسند، کە یەکێکە وەکو گوتمان لە کتێبی لە کتوبەکانی فەرموودە لە کتوبی تسعە، و تەنانەت هەندێک لە زانایان بە ئەولاتری دادەنێن کە لە ناو کتوبی ستەدابی لە جیاتی سونەنەکەی ئیبن ماجە، ڕەحمەتی خوای گەورە لە هەمویان بێت. سەرەتا دەچینە خزمەت ژیانی ئەو پیاوە، تەرجەمەی ژیانی کورتەیەک باز دەکەین بزانین دارمی چێە و لەکوێ لەدایک بووە و مامۆستایەکانی چێن و قوتابیەکانی چێن و چ مەکانەت و پلەپایەکی هەبووە لە ناو زانایاندا. دارمی ناوی عەبدوڵڵایە، عەبدوڵڵا بن عەبدوڕەحمان بن الفەضل بن بەهرام بن عەبدیللا. کونیەکەی ئەبوو موحەممەدە، بە ئەبوو موحەممەد مەشهور بووە. نیسبەتەکەی داریم یەکێک بووە لە باپیرە گەورەکانی تەمیمی، لە قەبیلەی تەمیم بووە و لە شاری سەمەرقەند، لە شاری سەمەرقەند لەدایک بووە، هەر لەوێش گەورە بووە، کە شاری سەمەرقەند ئێستا لە ئۆزبەکستانە، لە وڵاتی ئۆزبەکستان، دووەم گەورەترین شاری ئۆزبەکستانە لە دوای پایتەخت تەشقەند. ئیمامی دارمی لە ساڵی 181 کۆچی لەدایک بووە. هەر خۆی وتەیەکی هەیە کە باس لەوە دەکا کە دەڵێ ولیدت فی سەنەتی ماتە ئیبن المبارەک سەنەتە 81 و100. ئەو ساڵی کە ئەو پیاوە گەورەیە عەبدوڵای کوڕی مبارەک ڕەحمەتی خوای گەورەی لەسەربی وەفاتی تێدا دەکا، خۆی دەفەرمێ دارمی دەرێ من لەو ساڵەدا لەدایک بوو. سەبارەت بە ڕیحلە و گەشتەکانی ئیمامی دارمی، یەکێک بۆ لە ڕەحالەکان، لە گەشتیارەکان، لە بۆ تەڵەبی عیلم، لە بۆ کۆکردنەوەی حەدیث. تەنانەت خەتیبی بەغدادی ڕەحمەتی خوای لەسەربی باسی دەکات، دەڵێ کانە ئەحەد الڕەحالینە في الحديث، یەکێک بووە لە گەڕۆکەکان، گەشتیارەکان لە پێناو کۆکردنەوەی فەرموودا، والمەوصوفین بجەمعه وحفظه، ووصف دەکرا بۆی کە حەدیثی زۆر کۆکردیتەوە و لەبەری کردیە. دەفەرمێ وقد رحل رحمه الله إلى الحجاز وخراسان والشام والعراق ومصر. واتە ڕیحلەی هەبووە، گەشتی هەبووە بۆ کۆکردنەوەی فەرموودە بۆ ئەو شوێنانە، حیجاز کە مەککە و مەدینە، و خوراسان، شام، عێراق، مەسر. مامۆستایەکانی دارمی لە مسنەدەکەیدا 189 شەیخی هەیە، 189 مامۆستاکە فەرموودەی لێیان وەرگرتیە. لە مەشهوورترینی ئەوانە محەممەد بن یوسف الفریابی، لەوانە یەزید بن هاڕون کە ئیمامێکی گەوری ئەهلی سوننە، لەوانە ئەبوو نوعەیم الفەضل بن دوکەین. لە قوتابیەکانی ئەوانەی کە قوتابی دارمی بوون و حەدیثیان لێوەرگرتیە، کەسانێکمان هەن کە زۆر مەشهورن، زۆر ناودارن لە ئیمامە گەورەکانی فەرموودە. لەوانە ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لەسەربی کە حەدیثی لێ جێڕایتەوە، بەڵام لە سەحیحەکەیدا نا، لە کتێبەکانی تریدا ئیمامی بوخاری فەرموودەی لە دارمی جێڕایتەوە. لەوانە ئیمامی مسلم کە ژمارەیەکی زۆر فەرموودەی لە دارمی جێڕایتەوە، ئەبوو داود، ترمیذی، تەنانەت ئیمامی نەسائی،
بەقی بن مەخلەد خاوەنی مسند خاوەنی گەورەترین مسند کە بەداخەوە مسندەکەی مەفقودە قوتابی دارمی بووە. صالح بن محەممەد البەغدادی کە مەشهورە بە صالح جەزەرە یەکێکە لە ڕاویە ثیقەکان. عەبدوڵای کوڕی ئیمامی ئەحمەد یەکێک بۆ لە تەڵەبەکانی. ئەبوو زورعە و ئەبوو حاتیمی رازی ئەو دوو ئیمامە گەورەی عیلەل و جەرح و تەعدیل. و محەممەد بن بەشار محەممەد بن یەحیە الدوهلی کە ئەوانە لەگەڵ ئەوەی بەتەمەن لە ئەو گەورەتر بوون بەڵام حەدیثیان لە ئیمامی دارمی جێڕایتەوە. هەندێک لە وتەی زانایانی سەردەمی خۆی لەسەر ئەو پیاوە و مەکانەت و پلەپایی لەلایەن لەوانە ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لەسەر بێ لە وتەیەکیدا باسی دارمی دەکات دەڵێ کانە ثقەتەن وەزیادە تەثیقە بوو جێ متمانە بوو بە زیادەوە. لە شوێنێک کار ئیمامی ئەحمەد دەفەرمێ انتهى الحفظ إلى 4 من أهل خراسان. حفظ و لەبەرکردن و ضبطی فەرموودا لە لای 4 کەس لە ئەهلی خوراسان کۆبووەوە لەوانە ئەبوو زورعەی رازی ئەو 4 کەسە ئەبوو زورعەی رازی و محەممەد بن ئیسماعیل البوخاری و عەبدوڵڵاه بن عەبدڕەحمان السەمەرقەندی کە لەگەڵ ئیمامی دارمیتی و الحەسەن بن شجاع البەلەخی. محەممەد بن ئیبراهیم دەڵێ لە لای ئیمامی ئەحمەد بووم باسی عەبدوڵڵای کوڕی عەبدوڕەحمانی دارمی کرا فقال در ئیمامی ئەحمەد وتی هو ذاك السيد ئەو سەیدەیە ئەو گەورەیەیە. پاشان دەڵێ ئیمامی ئەحمەد فەرمی عرض علي الكفر فلم أقبل وعرض عليه الدنيا فلم يقبل. دەڵێ من عەرزی کوفرم لەسەر کرا قبولم نەکرد بەڵام ئەو عەرزی دنیای لەسەر کرا ئەو جا قبولی نەکرد. ئیسحاق بن داود دەڵێ نزیکێکم قزمێکی نزیکم لە منطقەی شاش دەڵێ هات دەڵێ چوومە لای ئیمامی ئەحمەد دەڵێ باسی یەک لە ڕاویەکانم لەبۆ کرد بە ناوی ئەبوو المنذر و ستایشم دەکرد. ئیمامی ئەحمەد دەڵێ پێی وتم کە لا أعرف هذا من نایناسم قد طالت غيبة إخواننا عنا ئەوان لێمان دوورن ولكن أين أنت عن عبد الله بن عبد الرحمن. بەڵام لەبەرچە ناچێ لای عەبدوڵڵاه واتە ئیمامی دارمی عليك بذاك السيد عليك بذاك السيد عليك بذاك السيد. دەڵێ 3 جار پێی گوتم بڕۆ لای ئەو سەیدە لای ئەو گەورەیە. ئەوە قەدری ئیمامی دارمی بوو لە لای ئیمامی ئەحمەد. عەبدوسەمەد بن سولەیمان دەڵێ لە ئیمامی ئەحمەد پرسیارم کرد لە ڕاویەک بە ناوی ئەلحیمانی دەڵێ فقال ئیمامی ئەحمەد وتی تركناه لقول عبد الله بن عبد الرحمن السمرقندي لأنه إمام. دەڵێ ئێمە وازمان لەو ڕاویە هینا لەبەرچی لەبەر ئەوەی دارمی قسەی لەسەر کرد چونکە ئەو ئیمامە پێشەوایە کەواتە لە ڕووی جەرح و تەعدیلیشەوە یەکێک بۆ لەوانەیە کە قسەی وەرگیراو بووە. محەممەد بن عەبدوڵڵاه دەڵێ غەلەبەنا عەبدوڵڵاه بن عەبد الرەحمان بالحفظ والورع بە حفظ و لەبەرکردن و زەبط و وەرع و لە خواترسان بەسەر ئێمەدا زاڵ بوو. رجاء بن المرجع دري رأيت ابن حنبل وإسحاق وابن المديني والشاذكوني أو بيا وقورانم دلي ديت فما رأيت أحفظ من عبد الله كسيان النديت حفظي باشتر بلا عبد الله. هروها دلي ما أعلم أحدا أعلم بحديث النبي صلى الله عليه وسلم من عبد الله بن عبد الرحمن. كسم نديت شارزاتر بلا حديث كان بيغمبر صلى الله عليه وسلم لا عبد الرحمن. محمدی کوڕی عەبدوڵڵای کوڕی مبارەک دەڵێ بە ئەهلی لە بەغدا بە ئەهلی خوراسان دەڵێ یا ئەهلە خوراسان ئەی ئەهلی خوراسان ما دام عبد الله بن عبد الرحمن بين أظهركم فلا تشتغلوا بغيره. مادام عەبدوڵڵا لە ناوتاندا خۆتان مەشغوڵ مەکەن بە کەسی تر. سورەیج بن یونس البەغدادی دووبارە قسە لەگەڵ ئەهلی خوراسان دەکات دەڵێ طوبى لكم پیرۆستان بێ ئەی ئەهلی خوراسان طوبى لكم يا أهل خراسان بعبد الله بن عبد الرحمن پیرۆستان بێ ئەو پیاوە گەورەیە کە لەناو ئێوەدایە. محەممەد بن بەشار دەڵێ حفاظ الدنيا 4 حافظە گەورەکانی دنیا 4 کەسن ئەبوو زورعە لە ڕێی مسلم بن الحجاج لە نەیسابور عەبدوڵڵاه بن عەبدڕەحمان لە سەمەرقەند محەممەد بن ئیسماعیل لە بوخارا. ئیمامی دارمی لە ساڵی 250 وفات دەکا. هەندێکیش ڕەئیەکیش هەیە کە لە ساڵی 254 ڕەئیەکیش کە لە 255 وفاتی کردیە لە تەمەنی 75 ساڵیدا.
سەبارەت بە وەفاتەکەی ئیسحاق بن ئەحمەد بن خەلەف دەڵێ لە لای ئیمامی بوخاری بووین کاتێک کە نامەیەکی بۆ هات کە خەبەریان پێدا هەواڵیان پێدا لە نامەکە کە داریمی وەفاتی کردیە دەڵێ ئیمامی بوخاری زۆر خەمبار بوو سەری خۆی نوی کرد پاشان سەری خۆی بەرز کردەوە وەگوتی ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون و فرمێسکەکانی لە دەموچا لە چاویدا هاتنە خوارەوە پاشان شعرێکی گوت کە فەرمووی ئین تەبقە تفجع بالأحبة كلهم وفناء نفسك لا أبا لك أفجعه أنا قرب بميني خەم دەخۆی بە کۆچی دوایی خۆشەویستانت بەڵام لە ناوچوونی نەفسی خۆت لە هەموو ئەوانە خەمبارتر و مصیبەتێکی گەورەترە ڕەحمەتی خوای گەورە لەو ئیمامە گەورەیە ئێستا بینە سەر کتێبەکەی و سەر مەکانەتی ئەو پیاوەکو محەدیثێک وەکو فەرمودەناسێک کە وەکو باسمان کرد لە ڕووی قوتابیەکانیەوە ئەوانەی کە تەڵەبەی ئیمامی داریمی بوون بریتین لە کوتوبی خەمسە خاوەنی هەموو کوتوبی خەمسە تەڵەبەی ئیمامی داریمی بوون کوتوبی خەمسە واتە بوخاری مسلم ئەبوو داود نەسائی ترمذی کە ئیبن ماجەی تێدانە ئەوانە هەمویان تەڵەبەی ئەو پیاوە بوون و حەدیثیان لێ ڕیوایەت کردیە تەنانەت ئیمامی بوخاریش حەدیثی لە ئیمامی داریمی ڕیوایەت کردیە بەڵام لە دەرەوەی سەحیحەکەی نەسائی بە هەمان شێوە حەدیثی لێ ڕیوایەت کردیە بەڵام لە دەرەوەی سونەنە مەشهورەکەی ئەوانی تر ئیمامی مسلم بۆ نمونە ئیمامی مسلم تەنها ئەو لە سەحیحەکەیدا 73 فەرمودە لە ئیمامی داریمی ڕیوایەت دەکات مەسەلەن ئەبوو داود دوو حەدیثی لێ ڕیوایەت کردیە کە ئەوە بەڕاستی بەڵگەیە لەسەر مەکانەت و لەو پای ئەو پیاوە یەکێک لە مەکانەت ینی بەڵگەکان لەسەر مەکانەت و پایی ئیمامی داریمی لە فەرمودەناسیدا ئەوەیە کە سەنەدێکی عالی هەیە تەنانەت 15 حەدیثی ثولاثی هەیە واتە تەنها سێ کەس لە نێوان ئەو لە نێوان پێغەمبەری خوادا هەیە صلی الله عليه وسلم بۆ نمونە یەکێک لەو فەرمودانە کە دەفەرمێ حدثنا جعفر بن عون أنبأنا يحيى بن سعيد عن أنس بن مالك قال جاء أعرابي إلى النبي صلى الله عليه وسلم باسي فرمودي أو أعرابي كهاد لمزقود دامي ذكر تنها سيكس جعفر بن عون يحيى بن سعيد وأنس كري مالك بوشي لبازده فرموده دا تنها سيكس لنيوان أو لنيوان پیغمبر دا صلى الله عليه وسلم هيا أو بلغي لسر مكانتي أو بياو وكو فرموده ناسك كتابكي سەرەتا باسی ناوی کتێبەکە بکەین ئایا بەچ ناوێک ناوندراوە خۆی ڕاجیاوازیەک هەیە لە نێوان زانایاندا لەسەر ناوی کتێبەکە هەندێک بە موسنەد ناوی دەبن هەندێک بە صحیح ناوی دەبن هەندێک بە سونەن ناوی دەبن بەڵام ئەوەی ڕەئی ڕاجحە ڕای بەهێز ئەوەیە کە زۆربەی زانایان لەسەرینە بە ناوی موسنەد بووە ئەگەرچی ناوی موسنەد بووە بەڵام لەسەر شێوازی موسنەد أو مسنديك وكو مسند إمامي أحمد بن منى وكو مسند إمامي حميدي كالجير لسر يعني ناوي صحابة بوشي نبوه بلكو تنها ما بستكا بوشي بوكو ويكا باشان باسي دكين لبخاري ومسلمش دا ناو نشاني كتابة كان وشي مسندي تيدا واتك فرمودا كانيان بسندي مرفوعي ببي بطران لبو بيغمبر صلى الله عليه وسلم دقراتو ما بستكتي دا أو بوه لبر أو راس كتابة كناي مسند بوه بلام ترتيب كردني توزيع كردني فرمودا كان لجير أبواب وكتب دابوا وكو بخاري ومسلم أوي كان ناوي لنا مسند بمسند بانجيان كردنا يعني كتابكي زول زانا مشهور كاني وكو ابن صلاح شارزوري وكو ابن الأثير وكو إمامي نووي وكو ابن دقيق العيد إمامي ذهبي ابن كثير ابن حجر سخاوي أوانو زوري تريش ضلين ناوي كتابكي بريتيبو لمسند هەندێک بە صحیح ناویان بردیە کە ئەوەش طبعاً بەڵگەیە لەسەر پلەپای ئەو کتێبە لەبەر ئەوەی فەرمودەکانی زۆربەی زۆری صحیحن ئەوەی کە بە صحیح ناوی بردیە لەوانە مەسەلەن ابن القیم رحمەتی خوای لەبی مغەڵتای مەسەلەن بولقینی ئەوانە کتێبەکەیان بە صحیح ناو بردی هەندێک بە سونەن وتیان سونەنی داریمی لەوانە ئیمامی عینی لەوانەیە عەلی قاری لەوانە ابن حەجەر لە شوێنێکی تر بە سونەن ناوی دەبا ئەوە سەبارەت بە ناوی کتێبەکە سەبارەت بە مەکانەتی ئەو کتێبە لە لایەن زانایان ابن حجر ضليه كان الحافظ صلاح الدين العلائي يقول
إمام علائی دەیگوت ينبغي أن يعد كتاب الدارمي سادسا للكتب الخمسة بدل كتاب ابن ماجه. بەڵێ ئەسڵ وابوو وا باشتر بوو کە کتێبەکەی دارمی ببتە کتێبی شەشەم لە جیاتی کتێبەکەی ئیبن ماجە ئەو ببێتە کتوبی ستە نەوەکو کتێبەکەی ئیبن ماجە. لەبەر چە وەصفی ئەو کتێبە دەکات دەڵێ فإنه قليل الرجال الضعفاء لەبەر ئەو ڕاویانەی ئەو جێرەڕەوانەی کە زەعیفن لاوازن زۆر کەمە ژمارەیان لە کتێبەکەی دارمی. هەروەها نادر الأحاديث المنكرة والشاذة فرمودەی شاذ و منکر و ضعیف و لاواز زۆر لاواز بەدەگمەن ئەو جۆرە فرمودانەی تێدایە وإن كانت فيه أحاديث مرسلة وموقوفة ئەگەر چی هەندێک حەدیثی مرسلی تێدایە پچران هەیە تێدا یان حەدیثی موقوف وتقصي صحابي فهو مع ذلك أولى من كتاب ابن ماجه بەڵام ئەو ئەولاترە لە کتێبەکەی ابن ماجه. ابن حجر خۆی لە شوێنێکی دیکە دەڵێ ليس دون السنن في الرتبة کتێبەکەی دارمی بە هیچ شێوەیەک پلەی نزمتر نییە لە سونەنەکان لە سونەنی ئەربعە وەتە لە سونەنی ئەبوو داود و ترمذی و نەسائی و ئیبن ماجه پلەی لەوان کەمتر نییە بل لو ضم إلى الخمسة لكان أمثل من ابن ماجه فإنه أمثل منه بكثير. ئەوش بە هەمان شێوە دەڵێ ئەگەر بێت و ئەو بدرا با پاڵ کتوبی ستە زۆر باشتر بوو لە کتێبەکەی ئیبن ماجه. بەڵام وەکو زانایان دەڵێن کاتێک کە کتێبەکەی ئیبن ماجه کرایتە شەشەم کتێب لەبەر ئەوەی زیاداتی ئیبن ماجه لەسەر کتێبەکانی دیکە ئەو فرمودانەی تری کە تەفەڕودی پێکردێ زۆر زیاترە لە کتێبەکانی تر ئەگەنا ڕایتر هەیە کە مۆتەئی ئیمامی مالک بە کتێبی شەشەم دابدرێ. بەڵام لەبەر ئەوەی زانایان مەبەستیان ئەبووە ئەوە بووە کە ئەسڵەکان ئەو کتێبانەی کە ئەسڵن زۆرترین فرمودەی مەرفوعی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆ بکەنەوە ئەوەی کە زیاداتیشی زۆر بۆ کتێبەکەی ئیبن ماجه بووە لەبەر ئەوە ئەویان بە کتێبی شەشەم دانایە. هەندێک زانیاری لەسەر کتێبەکەی مسندی ئیمامی دارمی کە دووبارە پایەی ئەو کتێبە و بایەخ و گرنگی ئەو کتێبە دەردەخا. کتێبەکەی دارمی طبعا حەدیثی مەرفوعی تێدا و حەدیثی موقوف و مەقطوعش واتە فرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەروەها قسەی هاوڵان و قسەی تابعینیشی تێدایە. وەکو مصنف ئەویش سەرچاوەیەکی گرنگە لە بۆ فقهی سەلەف لە سەحابە و لە تابعین بەڵام زۆربەی حەدیثە زۆربەی حەدیثی مەرفوعە کە قسەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ژمارەی حەدیثەکانی ئەوەی کە حەدیثی مەرفوع بێ کە دەدرێتە پاڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم 2130 فرمودەیە. لەوانە 841 فرمودە کە ئیمامی دارمی ڕیواەتی کردێ بوخاری و مسلم هەردووچی ئیتیفاقیان لەسەری کردیان لەو فرمودانن کە متفق عەلەیهیە بوخاری و مسلم ڕیواەتیان کردیان. 125 حەدیث 125 فرمودە کە بوخاری تەخریجی کردیە مسلم تەخریجی نەکردیە بوخاری لە کتێبەکەیدا تۆماری کردیە. 360 حەدیث ئیمامی مسلم تەفەڕودی پێکردیە لە بوخاری بەتە مسلم ڕیواەتی کردێ بوخاری ڕیواەتی نەکردێ بەڵام لای دارمیدا هەیە واتە ژمارەیەکی یەکجار زۆر 841 لەوێ 125 کە تەنها بوخاری تەفەڕودی پێکردیە پاشانیش 360 فرمودە کە ئیمامی مسلم تەفەڕودی پێکردیە کە ئەوە دەکاتە نزیکەی 162 قەبارەی کتێبەکە واتە 162 کتێبەکەی ئیمامی دارمی یان بوخاری و مسلم ئیتیفاقیان لەسەر کردیە یان تەنها بوخاری ڕیواەتی کردیە یان تەنها مسلم ڕیواەتی کردیە کە ئەوەش بەڵگەیە لەسەر سەحەت و بەهێزی ئەو کتێبە لە ڕووی هەڵبژاردننی فرمودەکانیەوە. ئەو پیاوانەی ئەو جێڕەڕاوانەی کە ئیمامی دارمی حەدیثیانی جێڕایتەوە لە کتێبەکەیدا 2381 ڕاوی 2381 جێڕەڕەوە هەیە کە لەوانە 838 ڕاوی بوخاری و مسلم ئیتیفاقیان لەسەر کردیە هەردووچیان فرمودەیان لێ جێڕایتەوە. 123 ڕاوی بوخاری حەدیثی لێیان جێڕایتەوە بەڵام مسلم نەیجێڕایتەوە. 358 ڕاوی مسلم جێڕایتەوە بوخاری نەیجێڕایتەوە کە هەموو ئەوەش مەجموعی ئەوانە دەکاتە 55 لە سەدا واتە 55 لە سەدای ڕاویەکان و جێڕەڕەوەکانی ناو کتێبەکەی ئیمامی دارمی لەوانن کە یان بوخاری و مسلم بەیەکەوە هەردووشیان حەدیثیان لێ وەرگرتینە یان تەنها بوخاری یان تەنها مسلم. یەک لە تایبەتمەندیە گرنگەکانی کتێبەکەی دارمی ئەوەیە کە سەنەدی بەرزە. ئێمە شتێکمان هەیە لە ناو
سند لەناو فەرمودەناسی دەکە سەنەدی عالی پێدەگوترێ واتە ئەو ڕاویە ئەو مصنفە ئەو کەسەی کە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆ دەکاتەوە و دەیجێڕێتەوە کەمترین ڕاوی هەبێ لە نێوان پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم. ئیمامی ذەهەبی کاتێک کە وەصفی دارمی دەکات دەفەرمێ صاحب المسند العالی، خاوەنی مسند و سەنەدێکی بەرز کە ژمارەیەکی کەم ڕاوی لە نێوان پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم هەیە. لەبەر ئەوەی زۆربەی فەرمودەکانی دارمی ڕوباعیە کە ئەوە سەنەدێکی بەرزە بەنسبەت ئەو کاتەوە. زۆربەی فەرمودەکان ڕوباعیە واتە تەنها 4 کەس لە نێوان پێغەمبەردا صلی الله عليه وسلم هەیە. وەکو باسیشمان کرد 15 فەرمودەشی هەیە کە ثولاثیە، تەنها 3 کەس لە ڕاوی لە نێوان پێغەمبەردا صلی الله عليه وسلم هەیە. ئەوە سەبارەت بە فەرمودەکان و بە سەنەدی عالی و بەڕاویەکان سەبارەت بە مەقطوع و موقوف واتە قسەی هاوڵان و قسەی تابعین. لە کتێبەکەی دارمی 1402 ئەثەر واتە موقوف و مەقطوع قسەی سەحابە و تابعین لە کتێبەکەیدا هەیە بە سەنەدی خۆی باسییان دەکات کە دەگەرێتەوە لە بۆ سەحابیان لە بۆ تابعی. طبعا لەوە ئەو تایبەتمەندیەکە کە جیاوازە لە بوخاری لە موسلیم، ئەوان زۆر جار کاتێک کە بە تایبەتی بوخاری کاتێک کە قولی سەحابیەک یان قولی تابعیەک دەهێنێتەوە بە شێوەی معلق واتە قەطعێک لە سەنەدەکەدا هەیە دەهێنێتەوە لە تەرجەمەی باب مەسەلەن لە تەرجەمەی بابەکە باسی دەکات، بەڵام ئیمامی دارمی لە ئەسلی کتێبەکە باسی دەکات. بە تایبەتیش لە هەندێک ئەبواب مەسەلەن لە بابی فەضائل النبی فەضیلەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و دەلائل نبوته بەڵگەکانی پێغەمبەرایەتیەکەی لەوێ بەشێکی زۆر لە قولی سەحابە و تابعین دەهێنێتەوە. لەوانە مەسەلەن ئەبواب الحەیض 3 کتێبەکەی ئاخری بەنای الفەرائض الوەصایا فەضائل القورئان لەوانە بەشێکی زۆر لە قولی سەحابە و تابعین دەهێنێتەوە. بەمەش طبعا وەکو مصنفەکەی ابن ئەبی شەیبە و مصنفەکەی عەبدوڕەزاق بەشێکی باش لە فقهی سەلەف لە ڕێی کتێبەکەی ئیمامی دارمیەوە بە ئێمە دەگات. یەکێک لە تایبەتمەندیەکانی کتێبەکەی دارمی ئەوەی کە فەوائیدی زۆر تێدایە، فەوائیدی دیکە غەیری کۆکردنەوەی تەنها مجرد کۆکردنەوەی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، لەوانە فەوائیدی فقهی، فەوائیدی لوغەوی لە ڕووی زمانەوانی، هەندێک فەوائیدی دیکە لە ڕووی یعنی صیناعی حەدیثیەوە لە ڕووی زانستی فەرمودە ناسیەوە. هەندێک لە بۆ نمونە هەندێک لە فەوائیدە فقهیەکان لە سوودە فقهیەکان کە خۆی ئیمامی دارمی فەقیهیش بووە، هەر بە حکمی ئەوەی کە کتێبەکەی بە جۆری کتوب و ئەبوابی فقهی تەوزیع کردیە. طبعا وەکو ئیمامی بوخاری وەکو مسلم فقهی دارمی لەو تەرجەمانەدا بەدەردەکەوی، بەڵام لەگەڵ ئەوەشدا لەناو فەرمودەکانیشدا هەندێک جار تەعلیقاتی هەیە، کۆمنتی خۆی هەیە لەسەر فەرمودەکان، هەندێک بابەتی فقهی و سوودی فقهی باز دەکات. لە بۆ نمونە لە باسی ئەوەی کە من ئەکەلە ئەو شەریبە ناسیەن وهو صائم، لە باسی ئەو بابەتەی کە کەسێک ئەگە بە ڕۆژوو بوو لە بیری نەبی شتێک بخوایان بخواتەوە، لەوێ قسەیەک دەکا کە ئەوە فائیدەیەک و سوودێکی فقهی دەرە. ئەهل الحجاز يقولون يقضي وأنا أقول لا يقضي. دەڵێ ڕاستە گوناحبار نابی، بەڵام ئەهلی حجاز دەڵێن دەبی ڕۆژێکە دووبارە بکاتەوە، بەڵام من دەڵێم نەخێر دووبارەی ناکاتەوە تا ڕئی فقهی خۆی هەیە لەو بارەوە. یان لەبارەی ئەوەی کە کەسێکی بە ڕۆژوو ئەگەر کل لە چاوی خۆی بدا دەڵێ لا ئەرا بالکحلی بەئسەن، دەڵێ هیچی تێدا نییە، تەئسیر لە ڕۆژیەکە ناکە. یان سەبارەت بە ڕێوی گۆشتی ڕێوی ئایا دەخورێ یان نا، دەڵێ ئەکرەهوها، من کەراهەتم هەیە بۆی کە گۆشتی ڕێوی بخورێ. طبعا زۆر جاریش کاتێک کە زانانی پێشوو کە گوتیان ئەکرەهو هذا ینی کەراهەتەکە زۆر مەبەستیان ئەو بۆ کە حرامە، بەڵام وەڕعەن ئەو قسەیان نەکردیە، هەندێک جارانی ئەوە مەبەستەکەیان بووە. لە بۆ نمونە لە باسی ئەوەی کە لە سوفیانی ثەوریەوە دەگوازرێتەوە کە قوربانی سەر ببڕی لە دوای نوێژ، بەڵام هێشتا ئیمام خوتبە دەدا، دواتە لە نوێژی جەژنی قوربان هێشتا ئیمام خوتبە دەدا، نوێژ تەواو بووە. ئایا لە بۆ هەیە کە گۆشتەکە قوربانیەکە بکەی سەری حیوانەکە ببڕیان نا؟ ئەو لێرە دەڵێ دیسان دووبارە سوودێکی فقهی دەڵێ ومن ذبح بعد الصلاة والإمام يخطب أجزأه، دەڵێ هەر کەسێک قوربانیەکەی بکە سەری حیوانەکە ببڕی لە دوای نوێژی جێژنە،
بەڵام هێشتا ئیمام خەریکی خۆتبەدانە لەو کاتەدا دەڵێ ئەجزەه دەڵێ بەڵێ بە قوربانی حیساب دەبێت چونکە پێش نوێژی جێژنە تەمانەوە بە قوربانی حیساب نییە بەڵام لە دوای نوێژی جێژنەوە دەست پێ دەکات کە بە قوربانی حیسابە. ئەوە هەندێک لە سوودە فقیەکان هەندێک لەو فائید و سوودانەی کە لە ڕووی تەصحیحی فەرمودەکان حکمدان بەسەر فەرمودا باسکردنی عیلەتی فەرمودەکان لە بۆ نمونە هەندێک جار حکمی خۆی هەیە لەسەر فەرمودەکاندا سەبارەت بە فەرمودەی تەیەموم کە لە فەرمودەکەدا ئەو فەرمودە دەهێنێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ضربة للوجه والكفين تەنها یەک جار دەست لە خۆڵەکە دەدەی لە بۆ دەمچاوت و لە بۆ تەنها دەستەکانت. عبدالله ئیمامی دارمی دەڵێت قال عبدالله صح إسناده دەڵێ ئەو فەرمودە سەنەدەکەی صحیحە فەرمودەیەکی ڕاستە. لە بۆ نمونە لە فەرمودەیە کە تەمیمی داری ڕیوایەتی دەکا تعلیقی لەسەردا لە دواتر دوای قال أبو محمد لا أعلم أحدا رفعه غير حماد لنمزاني كز أو فرمودية بمرفوع دابني غير حماد طلب برسياريان ليك قيل لأبي محمد صح هذا قال إيه بله صحيحة لا شوينة ديكا هلي متن راز دكاتوا يقل فوائد كان أو يكا تناند هلي راوية كان لمتني فرمودة راز دكاتوا أو فرمودية كا پیغمبری خواه صلى الله عليه وسلم كفرمويتي أحب الصيام إلى الله عز وجل صيام داود خوشويسترين بروجبون داود كان يصوم يوما ويفطر يوما وأحب الصلاة إلى الله صلاة داود بهمان شو نوجي داود خوشويسترين نوجي لله إخوة كان يصلي نصفا وينام ثلثا ويسبح سدسا واتا نيوي شو نوجي دكت يجلس الشيء سي شو دنست والتسبيحات دكت سدسا يجلسر شش بلام إمامي دارمي لكومنتي نسأل أو حديثة دادله إنما هو أنه كان ينام نصف الليل ويصلي ثلثه ويسبح تسبيحه تسبيحات خويدك نك يسبح سدسا يجلس الشاشي تسبيحات بكى حتى ضري هذا اللفظ الأخير غلط أو خطأ أو لفظ آخري كوتايكي أو هليك هندك لفوائد زمانەوانیەکان تەنانەت لە ڕووی زمانەوانیەوە زۆرجار ئیمامی داریمی قسە لەسەر فەرمودەکاندا دەکا لە بۆ نمونە باسی ئەو دەکا الئیضاء للئبل والئیجاف للخیل بەسێ شوێنێک بە ئەسب ئەو پێی دەوترێ ئیجاف بەڵام ئەگە بە حوشتر بچی پێی دەگوترێ ئیضاء یان دەڵێ لە فەرمودەی کولو وەدەخیرو وەتەجیرو تەفسیری کەلیمە ئیتەجیرو دەکا لەلایەنی زمانەوانیەوە دەڵێ ئیتەجیرو ئوطلبوا فیه الئەجر واتە داوای ئەجر و پاداشت بکەن. لا شرحي وشيء مصمصة ضلي يقال للثوب إذا غسل مصمصة زر برجك أجر بشوري بين قطري مصمصة أو يكن بش يكن له فوائد سوداني كإمام دارمي لكتابكي دا باسي دا كسبارت با كتاب أبواب كان وكباس ما كرت كتابكي إمام دارمي بجري كتب أبواب فقهي داينا أو أبواباني أو كتاباني يكم زار كتاب أو زباشان لجير كتاب أبواب هجدا كتاب باز دكا لكتابة كيدا لو أنا كدس بدكا يكم زار بكتاب علامات النبوة بلغ كاني بيغمبراتي وفضائل سيد الأولين والآخرين وفضائل كاني بيغمبري خواه صلى الله عليه وسلم أو جدواي أو دتي تسرت كتاب الصلاة والطهارة وتي كم زار بلغ كاني بيغمبراتي فضلي بيغمبري خواه صلى الله عليه وسلم دست بيدكا أو جدواي أو دتسر أبواب فقهية كان كتاب الصلاة والطهارة دست بيدكا كالجير كتاب الصلاة والطهارة طبعا باب تدا باب فرض الوضوء والصلاة باب ما جاء في الطهور باب إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم تا كوتاي دواء أو كتاب الزكاة دواء أو كتاب الصيام باشان كتاب المناسك باشان كتاب الأضاحي كتاب الصيد كتاب الرؤية كتاب النكاح كتاب النذور والأيمان كتاب الديات كتاب الجهاد كتاب السير كتاب الاستئذان كتاب الرقاق كتاب الفرائض كتاب الوصايا كتاب فضائل القرآن بوشوين كتابة كان هجدا كتابة لجير أو كتابة نشدا أبوابي تدا لا روي صناعي حديثية وزيادة قصيدة سربكين كإمام دارمي وكو محدثك وكو فرمودناسك سودك لكتابكي ورد جيري هندك لو فوائدانا لو سودا نيكا لروي زانستي فرمودناسي وسودي لورد جيري ناساندني راوي ناساندني راوي نناس راوبو لبونمونا لفرموديك دا
لفرمودك باس لودك أخبرني رجل من أصحاب بدر، يعني يقلا راوي كان ضليق يقلا هاولكاني بدر. أخبرني رجل من أصحاب بدر أنه سمع رسول الله صلى الله عليه وسلم كجويل بيغمبري خوابو لأن أقعد في مثل هذا المجلس أحب إلي من أن أعتق 4 رقاب. لو مجلس دانشتم للام خوش بيسترا لا لو كتسوار عبد آزاد بكم. قلت أنا أي مجلس يعني؟ قال كان حينئذ يقص وتتسيروشي دجراو. قال أبو محمد رجل من أصحاب بدر هو علي رضي الله عنه. تعريفي أو رجل أو بياودك أو بياوي لأصحاب بدر شيء إمامي دارمي ليلة تعريفي أو كسدك كبريتي لإمامي علي رضي خوي لسربي. لا شو نقلبون مناكاتك يقل رابي كان بكنيا باسكرايا وتا أبو عقيل. أخبرني أبو عقيل أنه سمع سعيد بن المسيب يقول إن نبي الله صلى الله عليه وسلم قال من قرأ قل هو الله أحد 10 مرات بني له بها قصر في الجنة. لتعريف أو رابدة قال أبو محمد أبو عقيل زهر بن معبد وزعموا أنه كان من الأبدال وتا ديناسيني أو رابية. لا شوينة ديك بهمان شيء وباسي كسيق راويك بناوي أبو معاذ اسمه عطاء بن منيع أبي ميمونة كوات أويك كلا سودا كان با ناساندني راوية كان هندد زار تنانا حكم لسر راوية كان جددا لا كتابة كيدا بويك أو راوية ضعيفة أو راوية زي ثقية. لبون من لفرموديك أخبرنا أبو عاصم عن عثمان بن سعد عن أنس بن مالك أن النبي صلى الله عليه وسلم كان إذا نزل منزلا لم يرتحل منه حتى يصلي ركعتين. لو فرموديدا عثمان بن سعد تدا قال عبد الله لكتب كذا هاتي قال عبد الله عثمان بن سعد ضعيف. عثمان كوري سعد راوية ضعيفة. هند زاروكو بيشتش باسمان كرت كهلي راوية كان روندكاته وكوي باسمان كرت ويسبح سدسا كان أو سدسا لكوتاي كذا أو هليه هليك بلام بخوي ما بستك أويك ويسبح تسبيحه. يا لا شوين يشيتر لبوراس كرنوي هلي راوي كان قال أبو محمد رواه لفرموديك قال أبو محمد رواه معاوية بن سلام ومعمر عن يحيى بن أبي كثير عن عكرمة عن عبد الله بن رافع عن الحجاج بن عمر عن النبي صلى الله عليه وسلم. وتا سندك راز دكاتوا أو سندك يكمل الحديث كيف رواية دكا بلان باشان بخوي دي سندك راز دكاتوا. هندك زرباسي سماع دكا فلان راوي سماع إلى فلان راوي هي يعني كأويك كلا خال زور جرنجا كان كفرمود ناسان زور بايخيان بيدا زور زر اللي فرمود بودا دوزريته وك فلان راوي فرمودي لفلان شيخ لفلان راوي جيل بوا يعني زور زر إمامي دارمي أو فائدة إمام بيدا بخشي لكتابة كيدا سماع بستني راوي كان ليكتر روندكاتو. لبون منا لفرموديك دا كفرمودك أخبرنا عبيد الله بن موسى عن سفيان عن ابن أبي نجيح عن أبيه عن ابن عباس قال ما قاتل رسول الله صلى الله عليه وسلم قوما حتى دعاهم. قال عبد الله لكتب كذا هاتيا سفيان لم يسمع من ابن أبي نجيح يعني هذا الحديث. سفيان أو حديثي له ابن أبي نجيح جيل نبوة تسمع روندكاتو. لا فرموديتي تدك سهل بن حماد قال حدثنا همام عن عمرو بن شعيب عن عبد الله بن أبي ربيعة عن الشريد بن سويد قال عمر رضي الله عنه يحدث الرجل في وصيته ما شاء وملاك الوصية آخرها. قال أبو محمد همام لم يسمع من عمرو بينهما قتادة. همام سماعيني لعمر لنيوان يندى راويتش كهيك قتادة بوشي ولا زوج شين أو سودا جرنجا كسودي لوردجي لبو زانيني اللي حديث إمامي دارمي لكتابة كيدا روني دكاتو يكلا خالة جرنجا كان لا صناعي لروي صناعي حديثي وفرمودناسية ولكتابة كإمامي دارمي أويك جمع الطرق همو الطريقة كان همو فرمودا كان ليك شوين كو دكاتو وكو إمامي مسلم وكو ويك إمامي مسلم ديكا لكتابة كيدا كباشان إن شاء الله باسي دكين بلان إمامي بخاري زور زار فرمودا كان پردەکا لە شوێنی جیاواز لەبەر ئەوەی فائیدەی فقهی لێ وەردەگری. بەڵام ئیمامی دارمی هەموو فەرمودەکان لە یەک شوێندا لە ژێر یەک بابدا کۆ دەکاتەوە. یان هەندێک جار تعلیق لەسەر فەرمودەکان بە صحة و ضعف وەکو کە گوتمان لە فەرمودەیەکدا کە دەڵێ قال عبد الله صح إسناده. یان لە فەرمودەیەکدا مثلا
لو فرموديك إذا أتيتم الغائط فلا تستقبلوا القبلة بغائط ولا بول ولا تستدبروها ضلي هذا أصح من حديث عبد الكريم، وعبد الكريم شبه المتروك وراء سنة الحديث أو عبد الكريم كأو كسيتي راويشي متروكه فرمودناسان فرموديان لي ورنقرتيا أو أنا بشكن لو فوائد لو سودانيك إمامي لا كتابك إمامي دارمي دا ورد جيري خالي تركا جرنجا باسي بكين لا كتابك إمامي دارمي أوش أويك خزمتك بكتابك إمامي دارمي كرا وتبايخدان بكتابك إمامي دارمي للايان زانایانەوە یەک لەو خاڵانە شەڕحکردنی کتێبەکەی ئەوانەی کە شەرحی کتێبەکەی ئیمامی دارمیان کردێ کتێبێک هەیە بە ناوی الحل المدلل على الدارمی محەممەد نەعیم عەطا کە بەشی یەکەمی ئەو کتێبە لە هیند لە ساڵی 1322 چاپ کرایە واتە شەرحێکە لە بۆ بەشێکی کتێبەکە شەرحێکی دیکەی هەیە کە بناوي فتح المنان شرح وتحقيق المسند للإمام أبي محمد عبد الله بن عبد الرحمن الدارمي نبيل بن هاشم الغمري كأو كتابي شرح كردية وتحقيقي كتابة كشي كردية لا دا مجلد باشان حتى ملحقية شي هي باشكويك بناوي إتمام الاهتمام بمسند أبي محمد بن بهرام درهناني طرفكاني فرمودەکانی کتێبەکە وەتە سەرەتای کتێبەکە کە ئەوە لە بۆ تەخریجی فرمودە بەکاردێ یەک لەوانە کە ئیبن حەجەر ڕەحمەتی خوای لێبی لە کتێبی ئیتحاف المەهارە کە کتێبێکی مەشهورە بالفوائد المبتكرة من أطراف العشرة یەک لەو کتێبانەی کە ئیبن حەجەر لێرەدا باسی دەکا و سەرەتای فرمودەکانی دەردەهێنێ لە بۆ تەخریج کتێبەکەی مسندی ئیمامی دارمیە یەک لە سوودەکان لە خزمەتکردنەکانی ئەو کتێبە دەرهێنانی زەوائیدی مسندی ئیمامی دارمی واتە ئەو فرمودانەی کە ئەو تەفەڕودی پێکردێ لە کتێبەکانی تردا نییە ابن حەجەر رسالەیەکی هەیە کە ناوی لێنایە الأفراد الحسان من مسند الدارمي عبد الله بن عبد الرحمن ئەوەی کە دارمی تەفەڕودی پێکردە جێڕایەتیەوە کە لە کتێبەکانی لە بۆ نمونە لە صحیحەیندا و لە سونەنی ئەربعەدا نییە محمد بن سليمان الفاسي كتابك تأليف ذكاء كبناوي جامع الأصول كتابة كان جامع الأصول كودكاته ولا مجمع الزوائدي هيثمي أو دوانا بيكو كودكاته ولا كتابة كيدا باشان زوائد كاني ابن ماجه زوائد كاني دارمي لبو إضافة دكا أواني كدارمي حديث كاني أو زيادة لسر كتبي 5 وهروا زوائدي دارمي لو كتابة دا تومار دكا درهناني ثلاثياتكاني وتأو حديثاني كتنها سيكس لنيوان أو لنيوان بيغمبر داهي صلى الله عليه وسلم كأوش بو بكتابي سربخو نسراء رجال كان وتراوي كاني مسند كأوش نبيل بن هاشم الغمري كتابي نسيا الحطة برجال الدارمي خارج الكتب الستة واتا رجال كان راوي وجير روكاني مسند كلا كتبي ستة دا ناوي النهاتيا رسالة شي هيك أواني كوكر ديتوا يان مصطفى أبو زيد محمود رشوان ككتابة شي هي زوائدي رجالي مسند لسر كتبي ستة أيش بهمان شيوا رجال كاني مسند إمامي دارمي كزيادا لكتبي ستة ناويا نهاتيا كواتا أو كتابة باي أوندا خزمت كرايا أجرتي بێگومان خزمەتی زیاتریشی پێویستە وەکو هەموو کتێبەکانی تری فەرموودە پێویستیان بەوە هەیە کەوا زیاتر خزمەت بکرێن تحقیقی جوانتر بکرێن لە بۆ ئەوەی مسلمانان لەو سەردەمەی ئەو ڕۆماندا سوودیان لێ وەربگرن خوای گەورە پاداشتی بەخێری ئەو ئیمامە گەورەیە بداتەوە لەسەر ئەو خزمەتە گەورەی کەوا کردی و لەسەر ئەو کتێبە گرنگەی کەوا لە بۆ ئێمەی بەجێهێشت بەوە ئیکتیفا دەکەین بە کتێبەکەی مسندی دارمی بەردەوام دەبین لە دەرسەکانی داهاتوو بە ئیزنی خوای گەورە بۆ ناساندنی کتێبەکانی تری فەرموودە والسلام عليكم ورحمة الله وبركاته